من هاي خوي بخشدني مهربان حمد وسنا وسپاس وستایشی بپایان خوي پروردگار جهان. درود و سلام لسر پیغمبری خوشویستمان صلی الله علیه وسلم و لسر اهل بیت و یاران و مشنکران تاکوت الزمان. اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع ومن علم لا ينفع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها. برازي كانم الزنجير باسا كان من زنجيري آداب شرعي كان أمر باسي أدبي نيوان أو سرانيكين أدبي نيواني جنوميرت. طبعا خوشوي سكانم بيوندي هاو سرگيري يكيك لقورترين بيوندي مروفايتي كان لإسلام. خوي پروردگار ام پەیوەندیەی لەسەر ئەساسی خۆشەویستی و بەزەیی دامەزراندەوە وەکو فەرمێ لە سورەتی ڕووما ئاەتی 21 ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. فەرمەیەکێک لە ئاەتەکانی خوای پەروەردگارێکە لە بەڵگەکانی گەورەی خوا ئەوەیە کە خوای پەروەردگار لە خودی خۆتان هاوسەری بۆ دروست کردوون. یعنی هەر لە خودی ئادەم خوای تەعالی حەوای دروست کردووە بۆ ئەوەی سوکنایی بکا بۆ لای، بۆ ئەوەی کاتێ ئینسان ئەگەڕێتەوە بۆ لای ئارام ببێتەوە، ئیسراحەت کە. وجعل بينكم مودة ورحمة. ولا نيوان هردو لاتانا خوای تعالی خۆشەویستیەکی بێوێنەی دروست کردووە بەزەییەکی زیاد لە حەدیدا، یعنی داناوە خوای پەروەردگار هەر لە دڵتانە چاندوێتی. یعنی ژنومێر زۆر بەزەیی و ڕەحم و خۆشەویستیان بۆ یەک هەیە ئەگەر هاوسەرگیریەکە لەسەر ئەساسێکی پاک و جوان دروست کرابێ. کەوابوو ئەدەبی نێوانی ژن و مێرد ئەخلاقێکی تەواوکاری نییە، بەڵکو ئەساسێکە بۆ سەقامگیری خێزان و کۆمەڵگا. ئەساسی ئەدەبی هاوسەرگیری لەسەر ئەم خاڵانەدا ئامەزرێ، لەسەر دوو خاڵی ڕئیسی. خاڵی یەکەم معاشرە بالمعروف. لەو ئاەتەوە هاتووە کە خوای تەعالی فەرمێ وعاشروهن بالمعروف. يعني چی وعاشروهن بالمعروف؟ يعني لەگەڵ ژنەکانتانە لەگەڵ خێزانەکانتانە بە شێوەیەکی ڕێکوپێک ژیان ببەنە سەر. شێوەی ڕێکوپێک یعنی چاکە لە هەڵس و کەوت و معاملە لەگەڵ ژنەکانتانە و دوور بگرن لەوەی ئازاریان بدەن. ئەمە ئەمری خوای پەروەردگارە لە سورەتی النساء ئاەتی 19. ئیمامی ابن كثير ئەفەرمێ وعاشروهن بالمعروف يعني أي طيبوا أقوالكم لهن، قسەتان خۆش بێ، وحسنوا أفعالكم وهيئاتكم حسب قدرتكم. يعني قسەتان لەگەڵ ژنەکانتانە خۆش بێ و کردارەکانتان و شێوازیشتان حتا جلوبەرگیشتان با جوان بێ لەگەڵیانە بە پێی توانە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئەم ئەساسە لەسەر چیدا ئەمەزرێ؟ لەسەر ڕەوش جوانی. رسول الله لە حەدیثێکی زۆر زۆر مهمە ئەفەرمێ باشترینتان ئەو کەسانن کە بۆ ژن و مناڵەکەی باشە. سبحان الله. سەلەوانەیە ئێمە زۆر جاران پرسیارە بێتە خەیاڵی زۆر بمانە کێ باشترینە؟ پێغەمبەر فەرمێ باشترینتان ئەوەیە بۆ ژن و مناڵەکەی خۆی باش بێ، نەک ئەوەی کە لە دەرەوە گفتوگۆی خۆشە
بەڵام لە ماڵەوە لەگەڵ ژن و مناڵێ زۆر خراپ. جا هەر خۆشیە فەرمێ ڕەسوڵ الله فەرمێ من لە هەمووتان چاکترم بۆ ژن و مناڵەکەی بۆ ماڵەوەی خۆ. کەوا بوو ڕەوش جوانی ترازووی چاکیە لە نێوانی ژن و مێردە. ڕەوش جوانی هەر کەسێ ڕەوشی جوان بێ ئەوە لە هەمووی چاکترە. دیاردەکانی ئەدەب لە نێوانی دیاردەکانی ئەدەبی مێرد بەرامبەر بە ژنەکەی، پاشان باسی ئەواکەین ئەی ژن بەرامبەر مێردەکەی، پاشان هەندێ ئەدەبیشەیە هاو بەشە لە بین هەردوو لایە. با پێشا باسی ئەدەبی پیاو بکەین بەرامبەر بە ژن. پیاو ئەبێ ئەم خاڵانەی تیابێ، یەک ئەبێ پیاو نەرمونیان بێ لەسەر خۆ بێ. إن الله الرفيق پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم يحب الرفق. خوای تعالی خۆی نەرمونیانە و نەرمونیانیشی پێ خۆشە. نابێ پیاو درژ و گرژ بێ، بەڵکو پیاو ئەبێ نەرمونیان و خۆگونجێنەر بێ. ئەمە زۆر مهمە. صفەتی دووهەم پیاو ئەبێ بەخشیندە بێ بەرامبەر مناڵەکانی بە پێی توانا. چەندێ توانات هەیە ئەبێ بەخشیندە بێ حەسەب ئەوەی کە هەیتە. شەرع قەت داوای زیادی نەکردووە. ئەفەرمێ لينفق ذو سعة من سعته. هەر کەسێ چەندێکی هەیە بە قەدەر توانای خۆی ببەخشی. پیاومان هەیە خوا پەنا بدە یعنی زۆر چڕووکە بەرامبەر ماڵ و مناڵی، مع العلم هەشێتی ئاوا دەستگیرە بەرامبەر بە خەڵکتر دەست بڵاوە، بەس بەرامبەر بە مناڵەکانی خۆی سبحان الله ئاوا دەستی نوقاندووە و زۆر خراپە. مناڵەکانت لە دەست دەرەچێت دڵنیابە مناڵەکانت لە دەست دەرەچێت. سێیەم خاڵ یا سێیەم ئەدەب لە ئەدەبی پیاو بەرامبەر بە ژنەکەی ئەبێ پیاو ستری هەبێ، نهێنی پارێز بێ. زۆر گرنگە پیاو ستری ماڵ و مناڵی خۆی بکە و نهێنیەکانی ماڵەوە نەواتە دەرەوە، حتا لای برادەرەکانیشی باسی نەکە. چونکە زۆربەی کێشە من لە دوای تەجروبەی تقریباً 40 ساڵ لە ناو مەلایەتی و خەڵکا و معاملە لەگەڵ خەڵکا و مەشاکلی خەڵکا بۆم دەرکەوتۆ زۆربەی کێشەی ناوماڵ بۆیە زۆر گەورە بۆ تۆ و کێشەکە حتا بێ زیاتر تەشەنە ئەکا و چارەسەری نییە، هۆکاری ئەوەیە کەوا ئەگاتە خەڵکی تر، حتا خەڵکەکە با برابێ با باوک بێ. ژن و پیاو هەوڵ بدەن خۆیان کێشەی خۆیان چارەسەرکەن، بە تایبەتی پیاو نابێ بیواتە دەرەوە مەگەر زۆر ناچار بێ. ئادابەکانی ژن بەرامبەر بە پیاو: یەکەم ئەبێ تاعەتی بکە، گوێڕایەڵی پیاو بێ، طبعا لە چاکەیە. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر ئافرەت ئەم خاڵانەی تیابێ ئەچێتە بەهەشتۆ. سیر کە بەڕێزان زۆر کەمە، زۆر بەس خۆزگا هەموو ژنێکەمە بزانێ. ئەگەر 5 فەرزەی نوێژەکەی وە مەزبوط ئەنجام بدە، فەرزەکان، ئەگەر مانگی ڕەمەزان بە جوانی ڕۆژوو بگرێ، ئەگەر ناموسی خۆی بپارێزێ، ئەگەر گوێڕایەڵی مێردەکەی بێ، پێی ئەوترێ بچۆرە بەهەشتەوە لە هەر دەرگایەک لە دەرگاکانی بەهەشتە خۆتەتێ. یعنی ئەمە زۆر گەورەیە بەڕاستی. دووهەم ئەبێ ماڵی خۆی بپارێزێ، مناڵەکانی بپارێزێ. خوای تعالی وصفی ئافرەتانەکە، ئافرەتە چاکەکان ئەفەرمێ فالصالحات قانتات حافظات للغیب بما حفظ الله. ژن ئەو ژنەیە سڕی ماڵی خۆی بپارێزێ، چاودێری مناڵەکانی بکە، نێلێ پارە و پولی پیاوەکەی بەملاو بەولایە بچێ، ئەو ئافرەتە سەرکەوتووە و ئافرەتێکە بەڕاستی نەتیجەی خێرە بێ. هەندێ ئادابیشمان هەیە بەڕێزان مشتەرەکن، هاوبەشن لە بین ژن و پیاوە. یەکەمیان خۆگێلکردن لە هەندێک کەم و کورتی. ئەبێ پیاو چاو بنوقێنێ لە هەندێک کەم و کورتی و ژنیش چاو بنوقێنێ لە هەندێک کەم و کورتی.
نبياو ملائكة نجنيش حموما نقصانين كم كورتي معناه اگر چاو پوشی مانتیانه به سر ناکوین. امام حسن بصري افرمي ما استقامت العشرة الا بالتغافل. بحياتي دو کس نه انتوانيه بجواني لگل یکا بجين مروف اخر شو مروف كم كورتي هي الا ابي چاو پوشی هبه ستو حوره كتبه چاو پوشی نبي لگل ناتواني لگل بجي شريك كتبه چاو پوشی نبي ناتواني لگل بجي اي طبعا جنكت كبردوامي لگلتا يا هاو سركي كبردوامي لگل يا ابي چاو پوشی هبه. دوهم راويج هبه لبين هردو لبرێوەبردنی کاروباری ماڵە لە پەروەردەی مناڵە ئەبێ ژن و پیاو متفق بن بەیەکەوە گونجاو بن بەیەکەوە ئەگینا سەرکەوتوو نابن. زەواج قسەیە زۆر جوان هەیە ئەوترێ زەواج سوڵتە نییە یعنی دەسڵات. زەواج شەراکەت زەواج سوڵتە نییە زەواج شەراکەتە. ئەم قسە حمو پیاوی حق بیکاتە حەڵقە و بیکاتە گوێی. هەنێ پیاو هەیە و ئەزانێ ژن عەبدە لە ژێر دەستیا و ئەبێ ئەم ئاغا بێ و ئەو بەس جێبەجێ ئەمریە بکە نەوا نییە وەڵڵاهی. زەواج شەراکەتە بەڕێزان ڕاستە تو مدویری بەس مدویریە سەرکەوتووە کە ڕاوێژ بکە بە مامۆساکانی تر بە مۆزەفەکانی تر. ئەمە زۆر موهیمە. سێیەم خاڵکە هاوبەشە و زۆریش گرنگە شکرکردن. یعنی تۆ کاتێ میوانێت دێنیتەوە بۆ ماڵ ئەگەر خێزانەکەت بە جوانی بەڕێی بخە حەقە بڵێ دەستت خۆش بێ ژنەکە بەڕاستی سەرمت بەرز کردەوە. کاتی ڕێز لە باوک دەگرێ لە دایک دەگرێ حەقە میزانی. هەروەها ئەویش کاتێ پیاوت شتێکی بۆکە حەقە بڵێ دەستت خۆش بە پیاوەکە وەڵڵاهی تۆ نەبووایە من چیم کردایە. ئەمانە زۆر گرنگن لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تەفاسیل ئەمە باس کراوە. پێغەمبەر وا بووە لەگەڵ خێزان و هاوسەرەکانی بۆیە سەرکەوتوو بووە. هەموو پیاوێکی سەرکەوتوش ئاوا بووە هەموو ژنێکی چاکی سەرکەوتوش ئەم سیفاتانەی تیا بوو کە عەرزتانم کرد. داواکارم خوای تەعالی ئیسلاحمان بکە و هیدایەتمان بدە و خاو خێزانمان پارێزێ. ئامین ئامین.